وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گەڕایەوە واشنگتن پاش یەکەم گەشتی بۆ دەرەوەی وڵات. لەو گەشتەیدا مایک پۆمپیۆ سەنگی خستە سەر هەوڵە ئاژاوە گێڕەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆک ترامپ هەتا ڕۆژی 12 ئەم مانگەی بەدەستەوە ماوە بۆ بڕیاردان لەسەر مانەوە یان کشانەوە لە ڕێککەوتنە ناوکێکەی ساڵی 2015 وڵاتانی ڕۆژئاوا لەگەڵ ئێراندا. بۆ تاوتێکردنی ئەم بابەتە کورد کنێکشن میواندارەتی ئەحمەد ئەسکەندەری نووسەر و شیکەرەوەی سیاسی دەکات. کاک ئەحمەد، سەرەتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. پێت وایە وەزیری دەرەوەی ئەمریکا لەم گەشتەیدا توانی بێتی پشتیوانیەکی تەواو بۆ زیادکردنی فشارەکان بۆ سەر ئێران بەدەست بهێنێت؟ وێڕای سڵاو بۆ بینەرانی بەڕێز. ئەمن پێم وایە پۆمپیۆ ئەو کەسانەی بینی لە سەفەرەکەیدا کە پێشتریش دەستی پێیان ڕاگەیشت بوو و جگە لە تازەکردنەوەی بەڵێنەکان و بڕیارەکان شتێکی زۆر لەوە زیاتر بەدی ناکرێ. بەڵێ بۆ پێداچوونەوەیەک بوو بۆ ئەوە بوو کە پێیان ڕابگەێنێ کە ئێمە بەرامبەر بە ئێران ڕادەوەستین و ئێمە نایەڵین ئێران بەو شێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەرە بە چالەکیەکانی خۆی بدات. بەڵام باوەڕ ناکەم ێن شتێکی زۆر تازەی لێ نەکەوتەوە جگە لەوەی کە وەک خۆیان دەڵێن بیزنس ئەز یوژۆڵ. بەڵێ باشە، لە کاتێکدا کە ئەمریکا وەکووتمان هەوڵی با بڵێن فشاری زیاتر دەدات بۆ سەر ئێران، باشە بەم کردارەی ئەمریکا دەرگای کێشەیەکی تر بۆ خۆی ناکاتەوە لەگەڵ رووسیا؟ بەڵێ کردوێتەوە، جگە لە رووسیا هەر خودی خۆیشی دەرگای کردووەتەوە. مشکلەکە ئەوەیە کە ئێستا بەرامبەرکەیەکەیە لەلایەکەوە لە نێوان رووسیا و ئەمریکا، لەلایەکی تریشەوە لە نێوان ئوروپا و ئەمریکا لەبەر خاتریەوە بەرژەوەندیەکانی ئوروپا لەگەڵ ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک ناگرنەوە بە تەواوەتی، چونکو ئوروپاییەکان هەروەکو بینیمان لە سەفەرەکەی ئێمانوێل ماکرۆن و خاتوو ئەنگێلا مەرکەل بۆ ئەمریکا ئەوان بە توندی لایەنگری هێشتنەوەی ئەو دۆسیات ئەو ڕێکەوتنە ئەتۆمیان لەگەڵ ئێران. بەڵام ئەمریکا و بە تایبەت ترامپی خۆش نییە، خۆ لە سەدیش من لەسەر و باوەڕ نیم کە هەڵی وەشێنێتەوە، بەڵام فشارێکی زۆریان بۆیێنێ و رووسیە لەم دەرفەتە کەڵک وەرەگرێ کە شتێ بکات لەو بینەدا بۆەوە قازانجێ بۆ خۆی پەیدا بکە، چونکو دەبێ ئێمە هێندێک لایەنەکانی تریش ببینین. کێشە سەرەکیەکە سووریەیە و داهاتووی سووریە و هەروەها شەڕەکانی تر لە یەمەن و لە شوێنەکانی تر و بە تایبەت ئەو شەڕانەی ئەو کێشانی تریش کە ئەمریکا و رووسیە لە وڵاتانی تری دنیا هەیە. بەڵێ باشە کاک ئەحمەد، تۆ ئاماژەت بۆ کرد کە پێت باش نییە ڕێکەوتنەکە هەڵبوەشێنێتەوە. باشە بە هەڵوەشانەوەی ئەم ڕێکەوتنە چی ڕووەدات؟ هەڵوەشانەوەی ئەم ڕێکەوتنە دەرگا ئەکاتەوە بۆ شەڕ لە ناوچەکەدا، چونکو لایەنە توندڕەوەکان لە ئێران، لایەنی کۆنسەرواتیڤ لە ئێران لە ڕۆژی هەوڵیشەوە دژ بە ڕێکەوتنە بوون و لایەنی کۆنسەرواتیڤیش هەیە لە ئەمریکا ئەوانیش دژ بەوەن. بۆیە ئەگەر ئەم هێشتا هەڵبوەشێتەوە ئەو فشارە ئابووریە زۆرە کە لەسەر ئێران بوو و دوای ڕێکەوتنە ئابووریەکە ئومێدێک پەیدا بوو بۆ خەڵکی ئێران بۆ ئەوەی کە بەڵکو بتوانن دەرگایەکیان بۆ بکرێتەوە، ئەو دەرگا دادەخرێ لە بەرچاوگرتنی ناڕزایەکانی ناو ئێران و باری ئابووری زۆر خراپ و باری تەندروستی خراپی خامنەی و کێشە ناوخۆیەکانی دەسەڵاتی ئێرانیش ڕەنگە دەستپێکردنێکی شەڕێک لە دەرەوەی ئێران قازانجێکی گەورەی بێ بۆ لایەنە نەیارەکانی ناوخۆ. بەڵێ باشە، ئەگە گریمان سەرۆک ترامپ لە 12 مانگ بڕیار بدات کە لەم ڕێکەوتنە بکشێتەوە، پێت وایە هاوپەیمانانی ئەوروپا لەم ڕێکەوتنەدا بمێننەوە؟ ئاخر خۆی مشکلەکە ئەوەیە کە لەباری قانونی و یاساییەوە ئاسان نییە بۆ ئەمریکا کشانەوە لێی، چونکو ماکرۆن هەوڵی زۆری داکە بۆی دەربخا کە ئەمە ئەتوانین لە ئێران ببەستنەوە بەشتی تر، بۆ نمونە گەماروی تازە بخەنە سەریان بەهۆی شتە موشەکیەکانیانەوە بۆەوە کە ئێران تاقیکردنەوەی موشکی نەمێنێ. داوای لێبوور نەکەم. بەڵێ هەرچەند بینێکە ئێران نەموشەکی تاقی کردووەتەوە نەگەمیەکانیان کە جاروبەر ئەچوون لە کەندا و لە ئاوەکانی کەندا و شتێکیان بۆ ئەمریکایەکان دەخڵقان ئەوەیش نەماوە. بۆیە من پێم وایە ڕەنگە لە کۆتایین سلکەکاندا
ترامپ بڵێ قەیناکە ئەم جارێش درێژ یەکەمەوە بەڵام فڵان باشە ئەی قسەکانی سەرۆکوەزیری ئیسرائیل وەکو دەزانی سەرۆکوەزیری ئیسرائیل ئاماژەی بەوە کرد کە ئێران هەمیشە هەوڵی بەدەستهێنانی چەکی ناوکی داوە هەر بەردەوامیشە لەسەر ئەو هەوڵە. ئایا ئەم قسانەی بنیامین نەتەنیاهو هیچ کاریگەریەکی دەبێت؟ دەزانین چۆنە قسەکانی نەتەنیاهو هەموو پسپۆڕانی وزەی ئەتۆمی و پسپۆڕانی ناوچەکە دەڵێن هیچ شتێکی تازەی تێدا نەبوو. ئەو زانیارانە کە دای زانیاریەکان هەمووی لای ئاژانسی ئەتۆمی هەبوو، بەڵام من پێم وایە لەسەر سێشت بوو. یەکەم ئەوە بوو کە فشار بێنێ بۆ ترامپ بۆ ئەوە کە نەکا لە سەدادا یا لە سەدا 5 شتێکی وە نەیەوێ ڕۆژی 12 مانگ شتەکە تازە هەڵوەشێنێتەوە. ئەوە یەک. دووهەم ئەو شەڕ و لێدانانەی ئێرانی کە کردووە تایسە دووجار بەتوندی لە ئێرانی داوە بۆ ئەوەیە کە ئێران بور و ژێنێت. ئێران کارێ بکە کە ئەمریکا بڵێ ئەها ئیتر هینی ئامادەم نیم تازەی بکەمەوە. سێهەمیش ئەوەیە کە پێگەی نەتانیاهو لە ناو ئیسرائیل زۆر لاوازە. ئەمە وەکو کۆمەکێ بە سیاسەتی ناوخۆی ئیسرائیلیش کەوتی لێوەرەگرێت. بەڵێ ئەحمەدی ئەسکەندەری شیکاری سیاسی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. زۆر سپاس بۆ ئێوەش.